مامەستا چی دەڵێن لەسەر مردنی مرسی ئایا خۆی مردویان دەرمان خواردویان کردووە و هەڵوێستان چییە لەو بارێ ڕەحمەتی خوای لێبێ خوای پەروەردگار بە بەهەشتی بەرینی شاد کردوێ و لەگەڵ ئەهلی حونەین و ئوحود و بەدرا حەشری کردوێ و گاندوێتی بە فردەوسی ئەعلا ئینشاءڵ حافظ قورئان پیاوێکی محتەرەم هەستێکی مەسئولەتی گەورە داعیەک لە زمانی گەنجێتیەوە حافظ قورئان هەر لەو زمانێکەوە گەنج بوو و لەبەری کردووە ئەمین دەست پاک داوێن پاک و پیاوێکی سەرڕاست مێردێکی دڵسۆز باوکێکی عەزیز برایەکی بەڕێز لەگەڵ خەڵکی تر مامۆستایەکی ڕۆشنبیر و ڕێپیشاندەر مەسئولێکی گەورە سیاسیەکی عاقڵ کاربەدەستێکی پڕمەسئولیەت ڕەحمەتی خوای لێبێ و لەعنەت لەو کەسانە بە کە کوشتیان کوشتنی یان پێنەدانی دەرمانەکەی یان دەرمانی خراپیان پێدابێ هەرسێکیان هەر کوشتنە کوشتنەکە لە ڕووی شەرعیەوە کەوێتە سەر سیسی ئەکەوێتە سەر ئەوانەی کە لە حەلەقەی یەکەمیشن لەسەر کوشتنەکە بەڵام هێمار دوعای خێرمان لەسەرەکەەوە خوای پەروەردگار ئینشاءڵڵا بە بەهەشتی بەرینی شاد کردو ینی ظاهرەن ئەو هەموو خەڵکەش کە نوێژیان لەسەر کردو بە درێژای عالەمی ئیسلامی ئێم نەرویجە دوورە چێ لەم نەرویجە دوورەوە خەڵک ڕۆژی جومعە نوێژیان لەسەر کرد پێش جومعە تەبەن نوێژیان لەسەر کرد کەوابوو یانی ئەو ڕەحمەتی خوای لێبێ ینی ئێمە بەڕاستی بە خەسارەیەکی گەورەیە زانین و یعنی یەکێکە لەو جەبهانەی کە زەربەیەکی گەورە لە مسلمانانە درێ و خەمێکی زۆری شەهێنرێتە ڕێگا و سیسی تاغوتیش بە تەکید احتیمالە ئەمە ڕێگای بۆ خۆشکە بۆ کوشتنی ئەوانی تر ئێخۆ ئەوانی تر کە لە زیندانن بە یومی کە نائیبی مرشد عامی ئیخوان مسلمینە و لە سجنە ئەمری 85 ساڵە یەکێکی تریان هەر قیادەیە لە ئەندامی مەکتەبی ئەرشادە 84 ساڵە سیانی تریش ئەمران 79 ساڵە دەشێت کە ئەوانی تریش هەر بە هەمان شێوە بکوژێ و قیاداتی تریش و خەڵکی ئەهلی ئیسلام هەمووی لە میسریش و لە غەیری میسریش چکە ئێوە ملاحەزەکە نێسەوە شەڕێکی گەورەیە بەرامبەر بە ئیسلام و هەمووی ئەو شەلاتی و سەرسەری و بێدین و بێقیەمانە هێنە پێشەوە کە باوەڕیان بە هیچ شتێکی تر نییە غەیری کوشتنی مسلمان وەکو سەجی هاریان لێکردوون و دژیانەوە حەفتەرە ئەو کابرای جەنجەویدە حەمێتی لە سوودان ئەوە سیسیە ئەوە حەمەی سەلمانە هەمووانیان هێناوەتە پێش لە دوای داڕمانی یەکێتی سۆڤێت و بە زەبەلاحبوونی ئەمریکا بۆی کە بوو بە وەحید القەرن ئەوەی کە یەک شاخی هەیە یانی خۆشی هەر وەحید القەرن یعنی لە سەردەما هەر خۆشی کولفی کورد سەرسەری گەورە دوایی ئیتر ئەوە نەما کە بۆ تەزویر و چەواشەکاری پەرلەمان دروستکەن و ئەحزاب دروستکەن و مزاهرات ڕووبدا و ئازادی سەحافە و ئازادی نازانم چی و حقوقی ئینسان و ئەو قسە قۆڕانیانم خستە کەنارەوە لە دوای ئەوەی تر شارەزا بوون بەوەی ئەلمانیەت فەشەلی هێناوە لە عالەمی ئیسلامی کەوا بوو پێویستیمان بەم عەسکەرانە لە هەموو وڵاتی مسلمانانە ئەوانەی کە جێیش لەوێ متەمەکینن وەکو بەنگلادیش و ئەندۆنیسیا و پاکستان و جەزائیر و نەیجیریا و میسر و ئەو شوێنانە جێیش تەحەکومەکە لە هەموو شتێک ئەوانی ترۆکو دۆلی خلیج و مەغریب ئەوانە مخابراتی شەکە مخابرات و جێیشش هەردووکی بەدەستم تاغوتانەی دەرێن بەدەست ئەمریکایە بەدەست ئەوروپایە فەڕەنسا ئەوانی تر ئێستا ئەم شەلاتیانەی کە چوونەتە سەر حکم هەتی موچەکەی جەنجەوید حەمیدتی هەر کاروانی ڕوتە کردو یعنی مار وەکو هێزی پاتاڵ وا بوو لە کەنار لەسەر سنوورەکان لە جنوب و لە باشوور لە غەرب بەرامبەر بە جەنجەوید یعنی جاشەکان کە بەکاری هێنان بەرامبەر بە ئەهلی دارفۆر گەورەتر بوو گەورەتر وێسە کولفی کولخۆیەتی ئێستا عەبدولفەتاحەکەی تر کە ئەویش بووە بە حاکم لە سوودان خۆ هیچ تەسیرێکی ئەوەندە گەورەی نییە واجیهەکەیە لەبەرەوە ئەمریکایەکان ئێستا ئەم عەسکەرانە بەکار دێنەوە دژی ئەهلی ئیسلام لە میسریش هەروەها خوای گەورە خەجاڵەتیان کە بۆیە کە لە زلەکەی وەزارەتی پێشمەرگە جەبار یاوەر کە مەسعود بەرزانی کردبووی بە ڕاوێژکار زۆری پێخۆش وتی ئەمریکا دوولی وامان بۆ تەشکیلەکە ئاخر کەری وامان هەیە لە کوردستان کەرە بۆ خێری سەیدنا عیساکە دوولی وا دووە دروستەکە و تەسلیحێکە هەموو شتە دوایی کە بە نەواتی بە ناوچی جێیشێکی تری کوردستانی پارتی یەکێتی شەقتی هەڵت پارتی و
ئایلەی بەرزانی عاقڵ بوون لەوەی کە نیان هێژەوە ڕوو بدە. پێشتریش لە زمانی احتیلالە هەوڵیاندا لە بەشێکیان لە ناو یەکێتیەوە جیا کردووەڵا بن بە زابتی مخابراتی زابتی جێشی ئەمریکی و تەدریبیان پێکرا و کردیان بەوانە لە یەکێتیان دابڕی. بەڵام یەکێتیش حەریص بوو لەسەر پێشمەرگەی خۆی بپارێزێ. ئەجنا ئەمریکایەکان ئەوانش نیازیانەوە بوون نەواتێک دروستکەن هیچ جێش یارمەتیان بدەن بە قووەتیان بکەن دوایی وردەوردە هەموو دەعمێکی ئەمان بکەن تا ئەم جێشە دروستە بێ لە کوردستانە و سەر بە دەرەوە بێ ئەوانی تر هەمووی تەقاعود دەکرێت.